پێگەشتوانی یانەکانی کوردستان دەسی پێکردو یانەی ئاشتیش لە سەرکەوتنەکانی بەردەوامە. لەم یانە یەکێک لە یاریەکانی هەفتەی پێنجەمی خولەکەدا تازە پێگەشتوانی ئاشتی لە یاریگای خۆی میوانداری ڕزگاری کرد. گێمی یەکەم هەردوویانە چەندین هێرشیان کردە سەر گۆڵی یەکتری بە تایبەتی یاریزانانی ئاشتی، بەڵام هەموو هەوڵەکانیان بێگۆڵ بوو. گێمی دووەم یاریەکە بە بەهێزی یانەی خاوەن یاریگا دەسی پێکردەوە و بێرشکردنیش دەستیان بە یاری کردو. سەرکەوتوش بوون لە تۆمارکردنی دوو گۆڵ لە خولەکەکانی 76 و 84دا لە ڕێگەی ئاران عیرفان و ئیسماعیل ئەحمەدەوە. یانەی میوان چەندین هێرشی ئەنجامدا بۆ کەمکردنەوەی ئەنجامەکە یاخود یەکسانکردنەوە، بەڵام هەموو هەوڵەکانیان بێ ئەنجام بوو. دوای 5 خولەت کاتی زیادکرا و ناوبژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و یانەی ئاشتیش 3 خاڵی گرنگی تری بەدەستهێنا. ئێمەکو یانەی ئاشتی بەڵێ ئێمە ئینانی کە پلانشتانی کە دامانەوە سوپاس بەخوا و توانیمان جێبەجێ بکەین سە لە پێشەنگین. ئێمە هەموو توموحێکمانەوەیە کە لە ڕزبەندی پێشی پێشەوە بمێنەوە و بتوانین بچینە چاگۆشەی زێڕین. وەڵاهی لە ئەدایەتی بەکان بەڕاستی ئەم یاریە چۆنەڵێ فشارێکی زۆرمان لەسەر بلۆرەی ئەم تیپە چۆنەڵێ لە دوای دواوە بوون بۆ ئێمە فشارێکی زۆرمان لەسەر بتاس سا هەفتە جێم یەکەم زۆر باش نین. بەس سپاس بەخوا ئەو پلانەی کە توانیمان جێمی دووەم بە جێبەجێکین توانیمان سەرکەوتوو بین لە جێمی دووەمە زۆر لە ئەدایان ڕازی بووم و توانین پلانەکان جێبەجێکەن. سپاس بەخوا الحەمدوللا لە یاریکردنی یاریزانەکان ڕازین. ئەوەتان نەتیجەکەشی دیار لە یەکەمی خولەکەیان. سپاس بەخوا بتوانین ئەم دوو یاریەشمان کەماوە پارێزکاریەکی لێ بکەین و سەرکەوین بۆ چواری. هەموو نادێتمە یەکەمی یاری شەوتی یەکەم یاریێکی بەهێز بردو لە ڕاستەیە ئەوان یاریگەی خۆیان بوو تا ڕادەیەک بۆ منەکە ئێمە زیاتر هێرش هەڵگەڕا یاریمان نەکرد و ئەوان بە حکمی یاریگەی خۆیان یاریێکی باشیان کرد. ئەس یارزانەی خۆم ڕازیم بەس بەڵام شەوتی دووەم چەند هەڵەیەکی تاکەسی ڕوویدا بۆ هۆی ئەو دووگۆڵەی لەسەرمان کرا. ئەوەی کە مەشق ڕایەنەی مێ بەپێی پێویست ئەنجاممانداوە، بەس حاڵەتی ناو یاریگا تۆزە قورسە بۆیان و ئەو جۆڵە یاریگا قورسە. بۆ بردنەوەی یانەی ئاشتی بە 11 خاڵ بەتەنیا لەسەر و ڕیزبەندی کۆمەڵەکەیدا خۆی دەبینێتەوە و یانەی ڕزگاریش تەنها 1 خاڵی کۆ کردوتەوە و لە دواتیپی کۆمەڵەکەیدایە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.